پاشەوەی بۆ ماوەی 24 کاتژمێر باوەی ڤایرۆسی کۆرۆناوە با بڕیارێکی ئەنجومەنی وەزیران سەرجەم ئاڵ و گۆڕە بازرگانیەکان لە خاڵی سنووری باشماغ ڕاوەستان لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران لە کۆبوونەوەی ڕۆژی 25 دوی ئەنجومەنی وەزیران جارێکی تر بڕیاردرا باکردنەوەی خاڵە سنووریەکان بۆ هاوردەکردنی سەرجەم کاڵا و کەلوپەل و سوتەمەنی ئەویش باگرتنەبەری ڕێوشوێنێکی تونند و تۆڵتر لە ڕێگەی پشکنینی تەندروستی و میکانیزمێکی جیاواز لە ڕۆژانی پێشتر. ڕێوشێنەکان ئەوەیە کە سەرجەم ئەو سوتەمەنیانی کە لە ئۆتۆمبیلی ئێرانیان یاخود ئەو بارانی کە پێویستە لە ئۆتۆمبیلی ئێرانی بگەنە هەرێمی کوردستان ئەوانە سەرجەمیان لە کاتێکەیەنە نێومەرزی نێودەوڵەتی باشماغ شۆفێرەکان پشکنینی وردیان بۆ ئەکرێ لە دوای پشکنین ڕێکاری گومرجیان لەگەڵ ژیرێتە بەر کەی ڕێکاری گومرجی تەواو بوو هەر هەمویان کۆ ئەکرێنەوە بە یەکجار لەگەڵ مەفرەزەی ئاسایشە. خۆشبەختانە ئاسایش لەمە هاوکارمانن بە مەفرەزەی ئاسایش سەرجەم بارەکان ئەنێرێتە سنێمانی و لەوێ شوێنێکی تایبەتیان بۆ دیاری کراوە ئەبێ لێ بارەکان ئاڵوگۆڕ بکرێت لە دوایەوەی کە بار هەڵگرە ئێرانیەکان بەتاڵەکرێن ئەبێت سەرجەمیان لەگەڵ ئاسایشە بگەڕێنەوە نێومەرزی بە نێودەوڵەتی باشماغ. هاوکات تیمێکی تەندروستی سەر بە نەخۆشخانەی گشتی شەیدانی پێنجوێن لە سەرەتای سەرهەڵدانی ڤایرۆسی کۆرۆناوە لە وڵاتی ئێران لە خاڵی سنووری باشماغ بە 24 کاتژمێری جێگیر کرا. ژوورێکی عملیاتمان لە ناو مەرزی نێودەوڵەتی باشماغ کردەوە کە خاڵی یەکەم و سەرەتای ناو مەرزەکە بۆ هاتنە ناوەی هاوڵاتی و شۆفێر لەم خاڵەوە دەست پێەکە. بڕیاریکردنەوەی خاڵە سنووریەکان لەلایەن لیژنەی باڵای هەماهەنگی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆرۆناوە بووە. بڕیارەکەش بۆ ماوەی 1 هەفتە بەم شێوەی ئێستا بەردەوام دەبێت لە پاشەوە کۆبوونەوەیەکی تر دەکرێتەوە و شێواز و میکانیزمی نوێ بۆ خاڵە سنووریەکان دەردەکرێت لە چۆنەتی هاوردەکردنی کەلوپەل و سوتەمەنی بۆ ناو هەرێمی کوردستان. عەبدوڵڵا غەریب کەناڵی گەلی کوردستان دەروازەی نێودەوڵەتی باشماغ.